ڕۆژی چوارشەممە بڕیارێکی سەرۆکی ئەمریکا بۆ کشاندنەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا مشتومڕ و کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا. سەرۆکی ئەمریکا دانەڵد ترەمپ ڕایگەیاند کە ئەوان داعشیان تێکشکاندووە و پێویستە هێزەکانی ئەمریکا سووریا جێبهێڵن. Geçtiğimiz hafta Fırat'ın doğusuna ئەم بڕیارەی ترەمپ دوای ئامادەکاریەکانی تورکیا دێت بۆ هێرشکردنە سەر هێزەکانی سووریای دیموکرات لە ڕۆژئاوای کوردستان. شارەزایان پێیان وایە گەر ئەم بڕیارە جێبەجێ بکرێت ناسەقامگیری زیاتر دێنێتە کایەوە لە ناوچەکە. ئەگەر یەکەم ئەوەیە کە ناسەقامگیری زیاتر ڕووەکاتە ناوچەکە ئەگەر بێت و شەڕ و پێکدادان دروست بێت لە نێوان هێزە کوردەکان و تورکیا ئەوە دیسانەوەکو بینیمان لە جێگاکانی تر لە ئافری نەبێتە هۆی وێران بوو نەبێتە هۆی ئاوەرەبوون. هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش دڵگرانن بەم پێشهاتە و ترسی خۆیان لە ئەگەری شەڕ و کوشتار و ئاوارەبوونی هاوڵاتیانی ڕۆژئاوای کوردستان ئەخەنە ڕوو. پێم ناخۆش ینی کورد پاڵپشتی نامێنێ لە مێژە وتراوە کە نەتەوەی کورد تەنها شاخەکان پشتیوانیانە ئەبێ کوردیش کە بەم بڕیارە لە ناکاوە بەخۆی بچێتەوە و بە خێرایی بیرکاتەوە پاڵپشتێکی سیاسی ئەسکەری ئایدۆلۆژی بۆ خۆی بدۆزێتەوە. دوێنێکی ناشرینتر بۆ ئەمریکا دروستە بێ لەوەی کە هێزێکە ناتوانرێت مامەڵەی لەگەڵا بکرێت هێزێکە کە هیچ باکی نییە بە مافەکانی مرۆ برم بەوەی کە چی بەسەر خەڵکی لە بڕیەوەی چارەسەری کێشەکان بکات لە ڕاستیە چارەسەری قەیرانێک بە قەیرانێکی ترەکات. بە درێژایی لە ڕۆژئاوا ئەمریکا هەڵوێستێکی زۆر وازح و ڕوون و ئاشکرای نییە. ئەو لە بینی دوو هەڵوێستی تەواو جیاوازە لە یاریکردنە بەسەرێک یارمەتیانات و پڕچەشیانەکات بە زۆر جارکە تورکیا ئەگاتە ئەوەی هەڵوێستێکی جددی هەبێت و سنوور ببەزێنێت لەسەر ئەرزی واقع ئەمریکا لەو هەڵوێستی پێشووتری پاشەکشەیەکات. من بۆ خۆم هیچ هیوایەک لەسەر هەڵوێستی ئەمریکا بۆ کوردەکانی ڕۆژاوا هەڵناسن. پێشتریش و لە ئۆپراسیۆنی چڵە زەیتوندا تورکیا هێرشی کردە سەر شاری عەفرین و کۆنتڕۆڵی کرد کە لەژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکراتدا بوو. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.